بەڵێ توانە سلااوت لێبێ دیارە وەزیری دەرەوەی ئێران دوو ڕۆژە لە عێراقەوە دوای ئەوەی کە دوێنێ کۆمەڵک دیدار و کۆبوونەوەی لە بەغدا لەگەڵ بەرپرسانی عێراق ئەنجامدا بە تایبەت کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و سەرۆکی پەرلەمان و هەروە وەزیری دەرەوەی عێراق چەند گفتوگویەک لە کۆبوونەوەکانیان شەن و کەوت کرا لە نێوانیان. دیارە ئەمڕۆ ئەمەد زەوازەری وەزیری دەرەوەی ئێران بە سەردانێکی فەرمی گەیشتە هەولێری پایتەخت کەمێک پێشەستا لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر پێشوازی لێکرا، بەڵام ئێمە وەکو تیمی ئێنارتی لەلایەن فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر ڕێگریمان لێکرا کە بچین ڕووماڵی پێشوازیکردن لە وەزیری دەرەوەی لەلایەن بەرپرسانی هەرێمی کوردستانەوە بکەین. دیارە بیانووی ئەوان کە لەلایەن کارمەندانی پێشوازی لە تیمی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە ئێمەیان ڕاگەیان کە لە ئەو لیستەی کە لەلایەن سەروی خۆیانەوە بۆیان نێردراوە ناوی دەستگا ڕاگەیانەکانی تێدایە، ئارتی وەکو دەستگایەکی ڕاگەیاندن ناوی لە نێو لیستەکەدا نیە، بۆیە ڕێگە نادەن کە ئێمە وەکو تیمێن ئارتی بچنە ژوورەوە. هەرچەندە هەوڵماندا لەگەڵ بەرپرسانی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر، بەڵام ئەوان ئەویان ڕەت کردەوە کە ئێمە ڕێگەمان پێ بدرێ بچین ڕووماڵی پێشوازیکردن لە وەزیری دەرەوەی ئێران بکەین کە لەلایەن قوبات تاڵەبانی جێگیری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و هەروەها بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە سەفین دزەی و هەروەها ئومێد سەبا بەرپرسی سەرۆکایەتی لە ئەنجومەنی وەزیران پێشوازی لێ دەکرێت. بڕیارە دوای گەیشتنی و هاتنی بۆ فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و پشودانێکی کورد لەوێ بێت کۆبوونەوەکانی دەست پێ بکات. دیارە کۆبوونەوەی کۆبوونەوەکانی دەکات پێزانارەکان چاوەڕە دەکرێت لەگەڵ کێ کۆبوونەوە بکات وەزیری دەرەوە. دیارە کۆبوونەوەکان توانە دەمیز باسی ئەوە بکەم کە کۆبوونەوەکانی لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت، دواتر لەگەڵ نێچیروان بارزانیش سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوە و گفتوگۆیان دەبێت. دیارە پێشتر سەفین دزەی ئەوەی ئاشکرا کرد کە ئەوان لە دوای ئەوەی کە دووجار بردومانی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر و دەوروبەری فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر کرا، ئەوان نیگەران بوون لەوەی کە چەند تەسلیعێک و چەند لێدوانێک لەلایەن دەستگا فەرمیەکانی ئێران و هەروە لەلایەن بەشێک لە بەرپرسانی ئێران لەسەر ئەو بردومانە دراوە. ئەوان نیگەرانیەکانیان گەیاندا باڵوێزخانەی عێراق ئێران لە عێراق هەروەها کۆنسوڵخانەی ئێران لە هەرێمی کوردستان و بۆیە ئەوان ئەو سەردانەی زەریفیان پێ گرینگە کە هەم لە نزیکەوە ئەو نیگەرانیانە دەگەێنن بە وەزیری دەرەوەی ئێران و هەروە گفتوگۆ لەبارەی بارودۆخی سیاسی و ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و ئێرانەوە گفتوگۆی لەبارەوە دەکرێت. پێشتریش دیارە سەردانیکردن لە نێوان تاران و هەرێم هەبووە، بەرپرسانی هەردوو لا چەندین جار سەردانی یەکتریان کردووە، گفتوگۆی پەیوەندیەکانیان کردووە لە نێوان یەکتر و چاوەڕێ دەکرێت دوای ئەوەی کە کۆبوونەوەکانی لەگەڵ مەسرور بارزانی و هەروەها نێچیروان بارزانی کۆتایی پێبێت، کۆتایی بۆ سەردانەی بێنێت بۆ عێراق و هەرێمی کوردستان. بەڵێ ئومێد چۆمانی لاولێر